پارێزبەندی پەرلەمانتاران لە نێوان بەغداد و هەرێم. شکۆی دەوڵەت و حکوومەت پەیوەستە بە شکۆی دامەزراوەکانیەوە. بۆچی بەمەبەست کار بۆ بێئەرزشکردنی پەرلەمان و کاری پەرلەمانی دەکرێت لە هەرێمی کوردستاندا؟ ماوەی زیاتر لە 15 ساڵە لە هەرێمی کوردستان بە سیاسەتێکی ئاراستەکرا و بە بەرنامە و بە شێوەیەکی سیستەماتیک کار لەسەر بێئەرزشکردنی کاری پەرلەمانی دەکرێت. بە جۆرێک پارتە سیاسیەکان بەهۆی ناکۆکیەکانیان کاری وردیان کردووە لەسەر بێبەهاکردنی ئەو دامەزراوەی کە کاری تەواوی حکوومەت و دام و دەستگاکان و پەیوەندی نێوان خەڵک و شەقامی لە ئەستۆدایە. بۆ نمونە لەو ماوەیەدا پارتە سیاسیەکان لە ڕێگەی ناردنی نەشیاوترین کاراکتەرەکانیان لە نمونەی بانکخواز، ڕۆژنامەنووس، تیکتۆکچی و هونەرمەندی میلی و گۆرانی بێژ و بەقاڵ کە ئەمانە شوێنی گونجە و ڕێزلێگیراویان هەیە لە کۆمەڵگەدا وایان کردووە کە کاری پەرلەمانتاری بە جۆرێک بێت هیچ دەستگا و دامەزراوەیەک سەرنجی کاری نەخاتە سەر، لە کاتێکدا پەرلەمان هەستیارترین دامەزراوەی دەوڵەتە کە کاری یاسادانان و چاودێری حکوومەتە. نالێهاتووی و کەم ئەزموونی و کەسانی نێوباڵی حیزبەکان وایان کردووە دانەران و ئامادەکارانی پرۆژە یاساکان لە کوردستاندا نەتوانن هەژمۆنیان بەسەر حکوومەت و دامەزراوە یاساییەکاندا زاڵ بکەن. ئەمە تەواو بە پێچەوانی عێراقە کە پەرلەمانتار دەسەڵاتێکی زۆر و هەژمۆنیەکی کاریگەری هەیە، لەگەڵەوەی فراکسیۆنە شیعە و بەشێک لە سوننەکانیش سوودی خراپیان لەو دەسەڵاتە بینیوە، بەڵام هێشتا ڕێزگرتنێکی زۆری دامەزراوەیی هەیە لە پەرلەمان و پەرلەمانتارانی عێراق بە بەراورد بە هەرێمی کوردستان. پارێزبەندی کە یەکێک لە فاکتەرە بەهێزەکانی بەهێزبوونی پەرلەمانتارانە لە کوردستاندا بە مەبەست هەوڵی شکاندنی دەدرێت لە ڕێگەی هەڵگرتنی ئەو پارێزبەندیە. ئەمەش کاتێک یەکێک لە حیزبە باڵادەستەکان پەرلەمانتاری حیزبێکی دژبەری بە مەترسی زانیوە لەسەر خۆی. هەڵگرتنی پارێزبەندی جگە لە مەترسیە گەورەکانی هۆکارێکیش بووە بۆ بێئەرزشبوون و بێهەیمەنەبوونی کاری پەرلەمانتاری لە کوردستاندا. لە عێراقدا سەرەڕای خراپی دۆخی سیاسی، بوونی گەندەڵیەکی ڕێکخراوی فراوان، دابەشبوونی دام و دەستگاکان بەسەر حیزبە شیعەکان و میلیشیاکانیاندا، بەڵام هێشتا بەهۆی مامەڵەی دەوڵەتیانە کەس جورئەتی دەستبردنی نەبووە بۆ هەڵگرتن یاخود لابردنی پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران. هەر بۆیە ئەندامانی فراکسیۆنە جیاوازەکان توانیویانە قورس و کاریگەرتر کارەکانی خۆیان ڕایی بکەن. چاودێرانی سیاسی و شارەزایانی ئیداری، مامەڵەی خراپی حیزبەکانی کوردستان لەگەڵ پەرلەمان و کاری پەرلەمانی بە دیاردەیەکی خراپ دەزان و پێیان وایە لە ئایندەیەکی نزیکدا ئیدارە و کیانی هەرێمی کوردستان زەرەر و زیانێکی لەو جۆرە مامەڵەیە دەکات، لە کاتێکدا لە هەموو ئاستەکاندا هەرێم پێویستی بەوەیە هەم حیزبەکان، سیاسیەکان و هاوڵاتیانیشی فێریەوە بکات کە گرنگترین پایەی هێشتنەوەی شکۆی حکوومەت و وڵات سەروەری و شکۆی دامەزراوەکانیەتی. ڕاگررتنی هێنانی بودجە بۆ پەرلەمان و نەهێشتنی لێپرسینەوە لە وەزیر و پلەباڵەکانی حکوومەت و گەنگەشەنەکردنی پرۆژەی دەستور لەو نمونانن کە دەیسەلمێنن لە هەرێمی کوردستاندا پەرلەمان وەک دامەزراوە کراوەتە ئامانجی سیاسەتێکی دوژمنکارانە کە ئامانجەکەی سڕینەوەی سیستەمی پەرلەمانی و دانان و جێگیرکردنی سیستەمێکی نیمچە تاکڕەویە.